بەرزان دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر. مامۆستا گیان بەر لە پشۆکە گەشتینە قۆناغی دەستگیرکردنی ئێوە لەلایەن هێزەکانی ئەمریکاوە. ئێوە لە دەی حوتی 2023 بۆ نۆکان بەڕێەکەون بە مەبەستی بۆ دووکان بەڕێەکەون بە مەبەستی بەڵێ دانوستان و گفتوگۆ لەگەڵ سیناتۆرێکی ئەمریکی، بەڵام لەوێ دەستگیرەکرێن. ئەو ڕووداوە چۆن بوو؟ ئەو ڕووداوە من دە 12 ڕۆژ پێش ئەوە لەگەڵ ئیگلتن ویلیام ئیگلتن لەگەڵ مستەر بیل لە لای کاک جەوهەری حوسێن ئاغای سورچی، ئەو کاتە من وامزانی بارەگای پارتی پارێزگارانە، بەڵام بارەگای یەکێتی عەشایری عێراقا عەشایری کوردستانە شتێکی وا بوو. کاک جەوهەر سورچی ئەو دیدارەی ڕێخست لەگەڵ ئەو دوانە دانیشتم. یەکەم دیدارم بوو لەگەڵ دوو بەرپرسی ئەمریکی، باسی وەزعی خۆمانم بۆ کرد و ئەوانیش لە ئێمەیان پرسی و من هەندێک گلەیم لێکردن کە ئێوە بنکەو بارەگاکانی ئێمەتان موشکباران کرد و بەبێ کە ئێمە هیچ گایەکمان لەو گاژێرەدا نەبوو، ئێمە مەسەلەن تەڕەفێکی شەڕ نەبووین، بەڵێ ئێوە میوانی ئێمە نەبوو تا بەخێرتان بێنین. وەکو من لە سەرمیبەری مزگەوتی جیهاد گوتم، ئەمریکا میوانی ئێمە نێ بەخێری بێنین، بەڵام بۆ شەڕ ئێمەش ناتوە تا شەڕ لەگەڵ بکەین، نەدەڵین بەخێر بێ خەشی پێدەگرین. ئێمە لەگەڵ بەرژەوەندی باڵای میلەتەکەی خۆمانداین. بۆ واتان کرد و ئیدی وشتێ من ئەوە دەگەێنم بەسەرەوە کۆمەڵی قسە و باسمان کرد. دوایی ڕۆژێک تەلەفۆن دەکەن بۆ کاک هاوژین عومەر، ئەوەی کە کتێبی ئەشکەنجە و زیندان وەکو چاوپێکەوتن لەگەڵ مندا ئەنجامیدا دوای کراوە بە کتێب، لەگەڵ کاک مامۆستا دارا محەممەد ئەمین، کە ئێمە کۆمەڵێکین. تەمان ئەو کاتە من لەگەڵ ویلیام ئیگلتن و ئەوانە قسەم کرد، گوتیان ئێمە بە بەرپرسانی خۆمان دەڵێن کە لیقایەک دیدارێک بۆ تۆ بسازێنن، ئەو وەزعانی خۆتان بۆ ئەوان باسکەی و ئەو گلیانی خۆتانیان لێ بکەی. من وامزانی هەر ئەو دیدارەیە گوتم لەکوێ؟ گوتیان لە ئوتێل عەشتار. لەکوێ؟ لە دووکان. ئەوە بڕۆیشتین فعلا لە ئاقار گوندی قەمچوغە، واتە چەند کیلۆمەتری پێشەوە بگەینە دووکان. ئەوە بوو کە ئێمە تەماشامان کرد، هێزیی سەربازی ڕاوەستاون، مدەڕعە سێ چوار مدەڕع و دەبابە و هێزی ئەمریکی بوون، تەلدڕویان دانا و هێزی ئەمریکی بوون و تەماشام کرد دووسێ کۆپتەریش لە ئاسمان دەسوڕانەوە. ئەمە بەڕاستی چاوەڕێوەتان ناکرد؟ چاوەڕێ ئەوم نەدەکەش کۆکتم بە تایبەتی ئێمە کە وەفدین دەچین، هەتا گوتم دیاردەی چەکداریتان با زۆر پێوەنە بێ هەر هەشتەوە برای پێشمەرگە دەبین بێکەسی شت مێنن RPG مێنن بیستم ئەمریکەکان بە دیتنی چەکوانە ئیسێفزاز دەبن و قەڵز دەبن، ئێمەش بۆکو میوانێک دەچین. ئیدی لیان پرسین ئێوە چێن و وا پێدەچ و سیخوڕیان لەگەڵدا بێ. تامان دیار منیان ئێکسە تەشخیص من لە ناوەڕاستی سارەکە سوار بووم. گوتیان ئێوە چێن؟ ئەمە فڵان کەسین کاکە ئێمە موعیدمان هەیە لەگەڵ ئێوە چێن؟ گوتیان ئێمە ئەمریکین. ئێمە موعیدمان لەگەڵ بەرپرسانی ئێوە لە ئوتێل عەشتار، دوامان مەخەن بۆی لە موعید دوانەکەین، ئێمە ملتەزمین بە موعیدە. وتیان نەخەمتانە هەر هێندێک پرسیار دەکەین. ئیدی دیار بوو لە پرسیار هاتنە سەرەوەی کە فعلا تەماشامان کرد بۆ ئێمە دانیشتون و گوتیان شەکەکان لاو سارە بەجێ بێڵن، ئەمە بەس هێندێک پرسیار دەکەین. بە هەر حاڵ ئەوە بوو کە سەرنجام ئێمە گیراین و بە دوو کۆپتەر گواستراینەوە بۆ مووسڵ و پاشان بۆ بەغدا و دوایی بەو شێوەیە ئەوە ڕوویدا کە لە کتێبی ئەشکەنجە و زیندان بە تەفسیل باسم کرد. باشە مامۆستا، تۆ لەوێ لەگەڵ باسیەکانە زیندانی کرابووی، بۆچی لەگەڵ باسیەکان زیندانی کرایت؟ یعنی بۆ لەگەڵ والله ئەو پرسیارە دەبێت لە ئەمریکەکان بکرێ، من نازانم. تەمان خۆی هەر بۆ دەرنەکەوت لەو نەوەڵا من هەر من نەبووم، من ئەستان پێم سیر بوو، چۆن من و ینی کورد و ئیسلامی هەر من لێ بووم، بەڵام دوای تەمان خەڵکی کەش هات کە عومەر بازیانی کە لەمە دوای عەدامیان کرد، خواعافی کە هێنایان و کۆمەڵی خەڵکی دیکەی عەرەب لەوێ بوون دوای هێنایانن. وا پێرەچوانی کە وەکو بڵێ بە پرسیان دەزانین، بە جێگەی مەترسیان دەزانین، دایان هێنان بۆ ئەوێ. بەڵام فعلا من وەکو بڵێ شتێکی نامۆم بووم لە نێویان. ئیدی نازانم بەڕاستی پاساو چ بوو کە من چوون بۆ برام بۆ تێناگەم. ئێستا وەڵامی پرسیارم دەست نەکەوت، بەس دوای وەکو گوتم خەڵکی دیکەش کە بوا پێدەچێت لە تەنزیمی قاعیدە بن، لە خەڵکی دیکەی ئەنسار بن، لەوانە بن کە لە مقاومە بوون، هیچێک لەوانە کە عومەر بازیانی کە لێوێ بینیم ئەوانەش ئەندەهێنا بۆ ئەوێ. ئێستا زۆر کەس دەبین بۆ دەڵەو کاتێک کە تۆ لێوێ بووی بەس یەکترمان نەدەبینی، گەنامەش هەر لێوێ بووم لە زیندانی کڕوپەر کە لە بڵێن فڕۆکەخانەی بەغدا. باشە لە پاش 22 مانگ لە زیندان تۆ چاوت بە عەلی حەسەن مەجدی و سەدامەکەوێت. ئەو بینینە چۆن بوو؟ ئەگەر ئەو بینینیش ئاسایی بوو، نەک 22 مانگ زیندان، هەر لە میانەی زیندانکردنەکەدا
وتبشو من 22 مانگ مامۆ لەوێ بەڵێ بەس هەر لە ماوەی ئەو لەو ماوەیەدا بەڵێ ڕاستە علی حەسەن مەجید هەر لەو قاتعی ئێمە بوو هەر قاتعی 7 نەفەر بوو من لە ژووری ژمارە 5 بووم لە قاتعی 5 ئەویش هەر لە تەنیشت ئێمە بوو 2 ژوور لەو لای منەوە بوو بەڵام سەدام لە بەرامبەری ئێمە سەدام لە قاتعەکانی ئێمە من شوێنیش تایبەتیە بەس کە دایانبرد بۆ گەرما و یا دایانبرد بۆ پزیشک دەمان بینی یا کە دایانبرد بۆ تحقیق دایانبردەوە سەدامە ئەلبەتە من نەم شێوەی وشتی چودایان دەپۆشی بەس ئەوانی کە لەگەڵی زۆر شیابوون دایانگوڵ ڕۆیشتنەکەی و قەد و قیافۆشتەکەی هەوە ئەوە سەدامە ئەمما علی حەسەن مەجید و تاها یاسین ڕەمەضان و ئەوە وەزیرەکان و ئەندامانی مەجلیسی قیادەی ثەوری و قوتری و تەمەنەوە لێ بوون ینی زۆر بەیان جاهندیشە لەو قاتعی ئێمە نیشان لەو بەرهێنیشان لەو لە قاعەکەدا و دەوری 100 کەسێکی لێ بوو لەو خەڵکانە ئەلبەتە هەش بوو کە وەکو گوتم هەر بە تۆمەتی کە یارمەتی مقاومەی داوە گیرا بوو هیچ لەوان دکتۆر سەتام الگەعود ئەبوو عەلی کە لە عەشایری بونمێر عەشایری دلێم ئەو لەوێ بوو خەڵکی دیکە هەبوو کە مەرج نییە بڵین سەر بە ڕژێن بوو بێ بەڵام وەکو شخصیت و کەسایەتێک ئایا بە تۆمەتی و گیرا و هاوکاری کردوون یاخود یارمەتی داون یاخود لە مقاومەدا بوو ینی تۆ لە نزیکەوە سەدام نەبینی بە قسە نەبینی من نە بە قسە نەبینی هیچ کەس لێم بە قسە نەیدەبینی علی حەسەن مەجید علی حەسەن مەجید بە تەفسیل قسە و باسی زۆر دەبوو ئەلبەتە ئەو زیاتر مشتری ئەو قسە لەگەڵ من بکە بەڕاستی کە ئێواراندا دەنیشتین من ئامۆژگاریم دەکردیا و جمعان کە وتارم بۆ دەدان ئیدی ئەوش وەکو باقی و خەڵکە مەسەلەن قسەی دەکرد و پێخۆش بوو جار پێخۆش بێ کورسەکە بێنتە بەرامبەر ژوورەکەی من دەوێت دەگەم وڵاتم دەی پێم خۆش هێندێ قسە بکەم دەیویست تەبریری وەزعی خۆی تەبریری موقیفەکان خۆی بکەمیشتم وڵ ئابوو حەسەن ئەو قسانەی لێرە سوودی نیە گەر محکەمەیان کردی قسەکانی خۆت لێ بکە لای ئێمە هەروان مەشهورە جەنابەت عەلی کیمیاوی و وا مەشهورە کە تۆ کیمیایی بە هەڵەبجەدا کردووایە تۆ گەر لای ئێمە ئەوە لای ئێمە لە بەڵگەنەویستەکان لە شتە ئاشکراکانە گەر جەنابەت وانی لە محکەمە خۆت تەبریک ئێستا لێرە چ سوودی هەیە بۆ من ینی بەڕاستی نەمدەویست وەختی خۆمی لەگەڵ بە زایە بدەم ئەویش وتی ناخرە تۆ دەزانم خەڵک ئینسانێکی قسەت لێ وەردەگێت پێم خۆشە هەر بزانی وەکتم وڵای پێویستیم بۆ زانینە نییە جەنابەت ئەگەر لای ئێمە قەناعەت وایە لای ئێمە قەناعەت وایە کە تۆ لە پشت ئەو قەزیەوە باشە مەمەستا عەلی باپیر بارودۆخی دەرونی چۆن بوو لە زیندان یا بە بڵێم مامەڵە هەڵسوکەوتی ئەوان لەگەڵ تۆ لە زیندان چۆن بوو تۆ هەندێک خەوت بینیوە لە زیندان قسەیەک هەیە لەسەر مامۆستا عەلی باپیر بەرلەوەی باسی بارودۆخی دەرونی ناو زیندانە بۆ بکەی مامۆستا عەلی باپیر خەو زۆرە بینێ ئەم خەوانە چین چۆن تەفسیریانەکەیت وڵای کاکە فەیسەڵ هەموو کەسێ خەو دەبینێ بەڵام ئەوانەی تۆ جیاوازن بەڵێ نا من ئەوەی کە دەگوترێ قسەی لەو بینی پێش و قسە و باسی لەسەر کرا بەڵێ منەوە پێش جیرانم بەڵێ بە 10 ڕۆژ خەونم بەخوای پەروەردگارەوە بینی تەوکەوەتە خەوەکەش بۆ خەڵکی خۆمان جێڕایەوە لێ من نزیکم وتم وڵای خەوی زۆر عەجیبم بینی و لە حیاتمدا یەکەم جار خەونی وا ببینم ئەوەش بەخوای پەروەردگارم بینی لە ئاسمان هاتە خوار و منی لە خزمەت خۆیدا برد بۆ بە 5 ژووردا جێڕامی تەماشا ژوورەکانم دەکرد و دوایی لە ژووری پێنجەم تۆزێ مامەوە دوایی بردم یەدەر تو خەوی شویان بینە زۆرم پێ سەیر و عەجایبە ئەوە بوو کە من گیرام تەمە لە کتێبی ئێشکە زەوزیدانیش باسم کردووە یەکەم ژوور کە بردیانم یەکسەر خەوەکەم هاتووە بیرتم وڵای ئەو ژوورە بوو کە یەکەم لە خزمەت خوای پەروەردگاردا هێنامی ژووری دووەم هەروایە سێم تا پێنجەم لە ژووری پێنجەم قەناعەتم بۆ دەرکەوتم تازە من ئەوە ئاخر ژوورە من تیا دەمێنمەوە وەظاهیرە کە لەم ژوورە چوومە دەر یان بەرەو عالەمی بەرزەخ و قیامەتە نەجاتم دەبێت یاخود دەربازم دەبێت لەم زیندانە فعلەن وابوو مانجێک و بێت ساڵێک و 6 مانگ من لەو ژوورە مامەوە کە ئەو کاتە هیچ کەس 2-3 مانگ لە ژوورێک نایاندەهێشتەوە من ساڵێک و 6 مانگ لەو ژووری پێنجەم مامەوە ئینفرادی بوو زیندانی تاچی بوو بەڵێ جا ئەمما خەونی دیکە کاکە فەیسەڵ گیان خەون شتێکە خۆتۆ بەدەست خۆت نییە و پاشان خەون تەوان لە فەرمایشتی پێغەمبەردات و عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیح بوخاریدا خەون سێ بەشە خەون هەیە لە خوای پەروەردگارەوە موژدەیە دڵخۆشکردنە خەون هەیە لە شەیطانەوە دڵ ناخۆشکردنە و خەونیش هەیە حەدیث النەفس واتە شتێکە لە دنیادا بۆ تحقیق نابێت لە خەودا دێتەوە یادت وەکو خولیایەک دێتەوە شتانەیە کە زۆر بیریەکەیتەوە ڕۆژانە بیریەکەیت بە هەر حاڵ ئێمەش منیش و هەر کەسێکیش هەر سێ جۆرە خەونەکان تاوان ئینسان دەبینێ بەڵام ئەوی کە جارێ وا هەندێک شت هەر لە خۆ بڵێ زێدەڕەوی تێدا دەکرێت ئەگەر نامن باسی ئەو خەونم کردووە فیعلەن ئەوە خەوێک من هاتۆتە دیش و وەکو لە یادداشتەکانی خۆشم کە لە لڤین بەڵاو دەبنەوە من باسی 2-3 خەون دەکەم کە بە خزمەت پێغەمبەر گەیشتم عەلەیهی سەڵات وسەلام و ئەوەش کە بینی ومە دوای هاتۆتە دی
ئەمما بارودۆخی دەروی ناو زیندان ئەمە ئەسڵی خەون خۆخوای پرگار لە سوورەتی یوسفدا سوورەت یوسف هەمووی بریتە لە تعبیری خەونێکی حەزرەتی یوسف عەلەیهی سەڵات وسەلام و ئەگەر بڵێن ئەو پێغەمبەری خوا بووە خۆ پادشایەکە و دوو ڕەفیقە سژنەکەی یوسف هیچیان هەر کافر بوون خەونەکەشیان ڕاست دەرچووە کەواتە لە ڕێی خەونەوە دەگونجێ دەلاقەیەکە بەرەو جیهانی نادیار بەرەو عالەمیە کە تۆ لە ڕێی پێنجشەستەکانەوە پێی ناگەی هیچ دەستت پێی ناگا لە ڕێی خەونەوە دەگونجێ زۆر بۆت کەشف بێ بەڵام دیارە خەون بە بەڵگەی شەرعیدا ناندرێ بەڵکوکو بەرچاوڕوونی وایە ئەو ژەگەر لە خواوە بێ من لە کتێبی ڕێگای ساڵح بن و بەرەو خواچوون و لە کتێبی ئیمان و عەقیدەی ئیسلامی لە بەرجی دوو بە تەفسیل باسی خەونم کردووە کە حوکمی شەرعی لێ وەرناگیرێ بەڵام کو بەرچاوڕوونی و دڵخۆشکردن وەکو لە حەدیثەکانی هەر دەفەرمێ مبەشیرات دڵخۆشکەر و موژدەدەر بارودۆخی دەرونی کاک فەیسەڵ لەخوا بە زیاد بێ ئەلبەتەوە نیعمەتی خوایە و ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث من بەڕاستی لە زینداندا هەستم نەدەکات زیندانم تەنیا ئەو کاتانە کە ئەگەر ئیهانە کرابە قسێکم پێگوترابە ئەو کاتە سەرەتای زیندان کە ئەشکەنجەدرام زۆر ناڕەحەت بووم ڕێگەی نوێژم لێ دەگیرا ڕێگەی دەستنوێژم لێ دەگیرا ئەو کاتانە یا عازیەت دەدرام هەستم بە ناڕەحەتی زۆر دەکە بەڵام دوایی کە بەتایبەت ئەوان وازیان لە تەحقیقاتێنە دوای 6 مانگ وە گوتیان بەڕاستی بووان دەرکەوتو تۆ پیاوێکی ڕازگۆی و مەبدەئی ئەوەڵ قسەی کە کردوتە ئێستا نەتگۆڕی بەڕاستی بۆمان دەرکەوتۆ کە ئەوی لەسەر تۆ گوترا و ڕاپۆرتوانە بۆ درێ لەبەرەوە ئێمە داوای لێبوردنی دەکەین بە ڕسمی یەکتم باشە بەڵز داوای لێبوردنی بۆ لێرەم نەمگو بەرم دەم بۆ لێرەم کە وڵی تۆ لە واشنتۆنەوە ئەمری گرتن هاتۆ دەبێت لەوێ شو ئەمری بەردانت بێ بەدەست ئێمە نییە بەڵام تۆ جێ ڕێز و حرمەتی چیت پێویست بێمە لە خزمەتین ئەوەی بە ئێمە بکرێ لێرە من نەک لەبەر ئەوەش بەڵام بەڕاستی هەر وەکو زیندان ماوەیەکی یاعتیکافی باش بوو بۆ من یاعتیکافێکی ئیجباری بوو کە حاڵەتێکی ڕوحی زۆر خۆش بوو من بەڕاستی من ئەو ماوەیە زیاتر لە 140 جار قورئانم ختم کرد من قورئانم تەمە هەر لەبەر بوو لە تەمەنی بڵێن 20 ساڵیەوە عیبادەتی زیادەم باش بۆ دەکرا لەوێ وە کتێبێکم نووسی کە ئێستا لە ژێر چاپە ئەلیسلام کەما یەتەجەلا فی کتاب الله کە 8 بەرگە بە عەرەبی نووسیم تەوان دەوری 4500 لاپەڕەیە و سوودم بەوانی کە لەگەڵ سوودم پێدەگەیاندن ئامۆژیاریم دەکردن مناقەشاتم لەگەڵدا دەکردن لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ بەریتانیەکان کە محقق بوون مناقەشاتی زۆرمان دەبوو پێم وایە سوودێکی باشم بەوانیش دەگەیاند بۆ خۆشم لە ڕووی ئیمانی و ڕوحی و ئینشاءڵڵا زۆر باش سوودم بینی و لەبەرەوە مرتاح بووم هەستم بە ئارامی ئەو خۆشنێکی باش دەکرد ببوورە مامۆستا دواتر چۆن ئازاد کراوی وەڵا دەربازبوونەکەم ئەو بوو کە پێم وایە لەوان لەمێژ بوو گەیبوونە قەناعەت طبعا دیار بە جەنابی مام جەلال ئەمە خۆیان پێیان گوتم کتیان دووشێ جار نامەی نووسیوە سەرۆ کۆمار ئەو کە دوایی بەر بووم بۆم دەرکەوت جەنابی کاک مەسعودی شتیمنیش داوای لێ کردمیش کاک مەسعودیش نامەی نووسی بوو کە ئایوە زەمانەتی ئەو کابرا دەکەن و ئەوانیش نامەیان نووسی بووە دوا خۆ پێشاندانەکان و دوعای خەڵک و ئەو هەموو چین و توێژەکان نووسەران و لە دەرێ لە ناو هەرێمی کوردستان و لە بەغدا لە مووسڵ و پاشان لە بەریتانیا یعنی لە زۆر شوێن بەڕاستی پشگیری لە من کرا و داوا کرا کە من بەر بدرێم من خۆم بە قەرزاری و خەڵکە هەمووی دەزانم بەرپرسانی لاەنە سیاسیەکان هەر لە جەنابی مام جەلال و کاک مەسعود بگرە تا خەڵکی دیکە و پاشان خەڵکی عەشایر خەڵکی مامۆستایان و زانایان پیاوان و ئافرەتان ئەوانەی کە لە تاریکە شەودا دوعایەکی خێریان کردو پێم وایە ئەو هەمووی هۆکارم بووە کە من سەربەرزانە لەو زیندانە زاڵمانە دەرچوو باشە ئەگەر هەندێک پرسیار لەسەر شخصی خودی مامۆستا عەلی باپیر بکەم لەسەر بیرۆڕاکانی لەسەر پرۆژەکانی مامۆستا خاوەنی چەند کتێبە وەک پرۆژی کتێب چەند لەم کتێبانە جێی خۆی کرد و لە چەندیان پەشیمانی وەڵام من بە کتێب و نامیلکەوەی کە چاپ کراوە تا ئێستا هەرچەند دوای هەندێکیان چوونە نێو هەندێکیانەوە زیاتر لە 80 ناونیشان کتێبم نووسیوە ئەو کتێبی کە هەندێک لە کتێبەکانم بۆ عەرەبی هەندێکیان بۆ فارسی تەرجمە کراون و هەندێکیان بۆ ئینگلیزی خەریکە تەرجمە بکرێن بە تایبەتی ئەشکەنجە زیندان بەڵام ئەوەی کە بە عەرەبی نووسیومە تەنیا ئەلیسلام کەما یەتەجەلا فی کتاب الله لە ئەسڵدا بە عەرەبی نووسراوە ئەو کتێبانە هەرێکەی وەڵامێک بۆ پرسیارێکە لەو هەلومەرجەکە من تێدا ژیاوم بۆم هاتۆتە پێش بۆ من یاخود بۆ ئەو ڕەوتە ئیسلامێکە من تێدا بووم لەبەرەوە لە شتی جوزئی هەیە من لێ پەشیمان بوو هەڵەدا چووم من دێشتم گوتووە کاتی خۆی دیارە من لە قۆناغێکی دیکەی فکریدا بووم ئێستا لێ پەشیمانم لە شتی جوزئی بەڵام لە ڕەوتە گشتێکە بەڕاستی ئەوە سوپاس و ستایشی خوا دەکەم کە بە شێوەی گشتی پێم وابێ بە شێوەیەکی الحەمدولله ڕاست و دروست لە ئیسلام تێگەیشتووم کە من هەمیشە قورئان و سونەت کردووە بە میزان
دینم لە قورئان و سونەتدا بینیوەتەوە نەک لە قسەی زانایان قسەی زانایانم بە تێگەیشتن دەربارەی دین بینیوە و پاشان هەوڵم داوە بە عەقڵێکی سەلیم بە عەقڵێکی دوور لە کارتێکراوی بە باگراوەندی ئەم لاولە لە قورئان و سونەت تێبگەم و هەموو کتێبەکانیشم گەر تەماشام کە ئیمان و عەقیدەی ئیسلامی لە بەڕۆژناوی قورئان و سونەتدا چەند بابەتێکی هونەری لە بەڕۆژناوی قورئان و سونەتدا خواپەرستی ئیسلامی لە بەڕۆژناوی قورئان و سونەتدا هەمووی هەروایە تقریبا بەڵام یەکێک لە کتێبەکانی تۆ ئەگەر ناوەکەی بەهاڵە نەڵێم کوردستان لە نێوان ئیمان و پەرلەمانە چارەسەری کوردستان لە نێوان ئەمە جۆرێک لە جیاوازی فکری لە بیرۆڕای ئێستای مامۆستا عەلی باپیر هەیە کە ئەو کات مامۆستا عەلی باپیر بڕای بە پەرلەمان نەبووە بڕای بە بەشداری سیاسی نەبووە ئایا ئەگەر لەم کتێبە پەشیمانی بۆچی ڕوونکردنەوە شتێکت نەنووسی بە ئەوە تۆزێک تیشکێکی بخەمە لە هێڵە گەشتەکەی پەشیمانیم چونکە کتێبەکە خۆ لە هی خۆمە و ئێستاش لە بەردەستمە تەوان هێڵە گشتەکەی ئەوە بۆ کە من گوتومە چارەسەری کێشەی کورد بەوە نابێت کە پەرلەمانێکمان هەبی حکوومەتێکمان هەبی ئاوێنە دەستام شو 100 پەرلەمان و حکوومەتیشمان هەبێت کە خۆمان نەگۆڕین شۆڕشێکی ئیمانی بەسەر خۆماندا نەکەین خودی خۆمان نەگۆڕین با پەرلەمانیشمانی پەرلەمانەکەش دەبێتە شوێنی گەندەڵکاری و حکوومەتەکەش دەبێتە شوێنی نادادگەری یعنی تۆ بڕات بە پەرلەمان هەبوو بەڵام پەرلەمانێکی چاک ئەمە لەوێدا گوتومە هەتا نەکەر ئەوە بەڵکو بڕان بۆشەوە کە بچێ پەرلەمانیشەوە گوتومە ئەوە کەسێک کە بەشداری دەکات لە پەرلەمانێکدا پەرلەمانێکی غەیرە ئیسلامی کە پابەندێ بە شەریعەتەوە دروستە بەمەرجێک بۆیە بچێ لەوێ ئیحقاقی حەق بکە ڕێ لە شتی ناشەرعی بگرێ دیفاع لە مەظلومان بکە دیفاع لە حقائقی ئیسلام بکە دیفاع لە شتی باش بکەوە سودشتی خراپ بێ هەر دروستە بچێ بەڵام گوتومە ئێمە نابێ وا بیر بکەینەوە کە دەگەڵ پەرلەمانێکماندان چکە ئەو کاتە لە گەرمە ئینتیخاباتی 92 بووتەوان پێمان وابێ کە تەنیا بۆی پەرلەمانە دروستکەن حکوومەتی تەشکیلکەین کێشەمان کۆتایی دەچوو من ئەو کاتە کاک فەیسەڵ ئەو کاتە دوورم دەبینی بەڕاستی لەخوا بە زیاد بێ هەستم دەکرد کە زۆر لە ماک و میکرۆبی ئەو نەخۆشیانە کە ڕژێمی بەعس بەجێهێشت و هەر هەیە لە قیادەماندا لە قاعیدەماندا لە هەموو لایەکماندا هەیە یعنی دەمگوت بەو عیب و عارانەوە بەو کەم و کوڕیانەوە بەو تەرەسوباتی کە ڕژێمی بەعس بەجێهێشتوە بەو کولتورە سەقەتەکە بەجێهێشتووە ئاخر ئێستا تاکڕەوی حکمی میراتی قۆرەخکاری ناعەدالەتی گەندەڵی ئێوە لە چۆ هاتووە هەمووی پێماوێت تەرەسوباتی سەردەمی بەعس دەمگوت دەبێت خۆمان لەوانە دەرباسکەین شۆڕشێکی ئیمانی بەسەر خۆماندا بکەین دنیا بە پێکێنانی پەرلەمانێک مەدارمان ساز نابێت ناخۆ پەرلەمان دەبێ هەبێ و حکوومەت دەبێ هەبێ بەڵام چ پەرلەمانێک و چ حکوومەت باشە یەکێک لە کتێبەکانی مامۆستا عەلی باپیر باس لە سۆزی نەتەوایەتیەکە ئێوە هەر لە ئەدەبیاتی سیاسی و پرۆگرامی حیزبیشە مەسەلەی نەتەوایەتیان فرامۆژ نەکردو بەڵام ئەوتری مامۆستا عەلی باپیر لە ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێرانە هەڵەسێتەوە لەو مەراسیم و مارشەیە بەڵام ئامادە نییە لە مارشی نیشتیمانی و سرودی عێراقی بەهەستێتەوە ئەم قسەیە چەند ڕاستە من مارش و سرودی نیشتیمانی هی بەغدابێ هی عێراقبی هی ئێرانبی هی هەرێمبی هەر شوێنێک بێ لای من جێ ڕێزە بە مەرجێک پێچوانی عەقیدەم نەبێ خۆ هەموو میلەتێک دەبێ ڕەمزەکانی خۆی هەبێ ئاڵای خۆی هەبێ سرودی خۆی هەبێ چی خۆی هەبێ دەبێ ڕێزیی لێ بگیرێ بەڵام جارێ یەکەم من تێبینی ئەوەیە کە ئەو سرودی عێراقیبە ئەوە نەبووە کە قیادەی سیاسی کورد و خەڵکی ڕۆشنبیری کورد لەسەری کۆبن کە بیکەن بڵنەوە سرودی نیشتیمانیە ئێستا کراوە تەماشا بکە جارێ ئەوە سرودی نیشتیمانی نییە چکە باسی یەک نەتەوە دەکا ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان باسی قەومی کورد دەکا سرودی نیشتیمانی ئەوە باسی هەم پێکاتەکان بکە کە لە سەر نیشتیمانە دەژینی بە عەرەبمان لە ناودایە تورکمان لە ناودایە ئاسوورمان لە ناودایە ئەوە یەک پاشان لە ڕووی مێژووی هەڵەی تێدایە ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخوسرەوین کەیخوسرە پادشایکی فارسە پاشان لە ڕووی عەقیدەیەوە دینمان ئاینمان هەر نیشتیمان ئەی باشە تو دینمان ئاینمان ئیسلامە وەڕەضیت لەکم الئیسلامە دینە نیشتیمان ئەو شوێنەیە کە تۆ خوای لەسەر دەپەرستی نەک بیپەرستی بۆیە من بڕوان بە وەتەنیەت هەیە بەڵام بڕوان بە وەثەنیەت نییە من دەڵێم دەبێ وەتەنی بین بەڵا وەثەنی نەبین تۆ بڵێ ئاینمان هەر نیشتیمان ئاخر ئەوە لەگەڵ عەقیدەی ئیسلامی تێک دەگیرێ خۆ من چەند جاری ئەعلانم کرد کە من گوتم ئەو شتانە کە ناشەرعین پێشەوانەی عەقیدە من لێرا بەرن لەو سرودە لە پێشەموو کتانە بۆی هەڵدەستم ڕێزی لێ دەگرم ڕێزم لە میلەتی خۆم دەگرم و ڕێز لە دروشمەکانی میلەتی خۆشم دەگرم بەڵام ڕێز لە شتێک ناگرم کە پێشەوانی عەقیدە و دینی میلەتەکەمە باشە جگەلەوە تۆ لە یەکێک لە کتێبەکان بە ناوی سنوورە قەدەغ کراوەکان مەشکێنن ئاماژەت بەوە کردووەڵێ ئەگەر لە کوردستان دەسەڵات بگرینە دەست نایڵین ئافرەت بەجلی ڕووتەوە بێتە بازار و
نایڵین شراب و مەی لە بازاڕەکانە فرۆشتێ. ئەمە بڕیار و استراتیژی مامۆستا عەلی باپیرە ئایا لێرەیە ئازادی تاکەس چی بەسرێت؟ ئەم بۆچوونە چۆنە؟ ئەم بۆچوونە هیچ وڵاتێک نییە، هیچ کۆمەلگایەک، هیچ دەوڵەتێک نییە کۆمەڵێک بەهای نەبێ، کۆمەڵێک ئادابی گشتی نەبێ. دەبێت ئەو ئادا بەگشتانە ڕەچاو بکرێن و پارێزگاریان لێ بکرێ. لە فەڕەنسا ڕۆژێ غارودی لەسەرەوە غەڕامە کرا کە گوتی هۆڵۆکۆست ڕاست نییە. غەڕامە کرا گوتیانەوەی بەشێکە لە کولتوری ئێمەش خۆ کولتورێکمان هەیە، ئێمەش عەقیدەیەکمان هەیە کە فەرهەنگێک و کولتوریی بۆ دروست کردووی، دەبێت ڕێز لەو کولتور و فەرهەنگە بگیرێکە لە عەقیدە و دینەکەمانە هەڵدەقڵێ. بەڵام ئەوە بەنسبەت فرۆشتنی شەراب لە شوێنی گشتی ئەوە دیارە کە تەبەن قەدەغەیە. بەڵام خەڵکی مەسیحی کە شەراب دەخوات و لە شوێنی خۆیان بابی فرۆشن. خەڵکی موسڵمان لە ماڵی خۆی کە شەراب دەخوا یا ئەوە دەکات تەوانەوە ئیسلام ناچێت ڕێنادا جاسوسی لەسەر بکرێت، بەڵام لە شوێنی گشتی نایە بفرۆشرێت. ئازادی تاکە کەسە ئەوە ئازادی تاکە کەسە، ئازادی تاکە کەس نابێت زیان بگەینە بە ئازادی ئەوانی دیکە و نابێت زیان و نابێت دژ بۆسێ لەگەڵ ئەدەبەکاندا. بەڵام بەرگ و پۆشاک من ئێستا و قەناعەتم هەیە بەڕاستی هیچ دقێکی قورئان و سونەت نابینم کە بەرگ و پۆشاکێکی تایبەت لەسەر پیاوان سەر ئافرەتان پێویستکە. بەس ئەوەندە هەیە لە کۆمەلگایەکی مسڵماندا لە کۆمەلگایەکی ئیسلامیدا نابێ غەریزەکان بوروژێندرێن، واتە ئافرەتان پێویستە پۆشاچێک بپۆشن، ینی مینەتیان بەرجەستە نەکە، ئەو ئافرەتەکو ئینسانێک بێتە بەرچاو نەگوەکو مینەیەک، غەریزەکانی تێدا نەوروژێندرێن. بەس ئایا فەرزە پێویست دەکرێت کە حتممە سەرپۆش بۆ سۆردادا حتممەن مەسەن پۆشاکێکی وابێ؟ من پێم وایە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە پەرلەمانی ئەو وڵاتە، خەڵکی ئەو وڵاتە چۆن بڕیاری لەسەر دەدەن. ئەگەر نا پێم وایە دقێکی شەرعیمان نییە کە پابەندکەر بێ کە حتممە دەبێ وابێ. ئێستا چکم ڕێی جیاواز هەیە لەسەر زانەکان لە شەر. ئێستا ئەو قەناعەتم هەیە ئەوەی کە ئازادیش تاکە کەسیەکانە، ئازادە شخصیەکان لە ڕاستیدا خی پرگار ڕێزی لە ئینسان گرتووە، ئینسانی ڕێز لێ گیراویش دەبێت ئازاد بێ، واتە ئیکراه و ئیجبار نەکرێت لەسەر عەقیدە چ عەقیدەیەکی هەڵدەگرێت چۆن ڕفتار دەکات، چۆن مامەڵە دەکات بە مەرجێ پێشەوانی بەرژەوەندی گشتینە. زۆر باشە مامۆستاجان، ئێمە پێش دەقە کاتمان ماوە ئەگەر وا بکەین کە هەندێک پرسی گرنگ لەسەر بارودۆخی ئێستای کۆمەڵی ئیسلامی و کێشە نێوخۆیەکانی و کێشە فکری و شەرعی و عەقیدەیەکانی نێو ئەو بزاوتە ئیسلامیە ئەو کێشانی کە ئێستا لە نێو کۆمەڵی ئیسلامیە چین، ئایا بارودۆخی ئێستای کۆمەڵ لە چیایە؟ ئێمە کێشە و گرفتێکی وا لە نێو خۆماندا نابینین، لە ڕاستیدا شتێکی ئاسایی دەبینین. برایەکی ئەندای مەکتەبی سیاسی سەرکردایەتیە کادیرێکی ئێمە وەکو گوتم پێی وایە مۆسیقا لێ نەدرێ باشە، جا بە حەرامی دەزانیان بە ناپەسەندی دەزانێت، ئەوی دیکە دەڵێ نەخێر ئیشکالی تێدانە بەنسبەت دەرکەوتنی ئافرەت ئەویش تەمان نەک بە شێوەی ئاسایی، بە شێوەیە کە جۆرێک لە تەکەلوف و تەسەنوعی تێدا بێت، تەمانەوە کە زۆر لە زانایان بە قەدەغەی دەزانن، نەک بە شێوەی ئاسایی کە ئافرەت لای ئێمە بە شێوەی ئاسایی دەرکەوت و دەریش دەکەوێت. هەندێک لەوەدا سەخت گیری دەکەن ڕەنگە پیانەوە بە شێوەی ئاساییش واتە بە شێوەی عادەتیش نابێت دەرکەوێت. مەسەلەی یادوبۆنەکان کە ڕەنگە ڕازیایی لەسەر هەبێ، ئەو شتانی کە ڕازیایی هەڵدەگرن لە فیقهی ئیسلامی لە شریعەتی ئیسلامیدا ئێمە دەبێت پێکەوە بە تەحمل و سینگ فراوان بین. من یەکەبارێ خۆم وام ینی لەگەڵ ڕەفیقەکانم لەگەڵ خەڵک دەڵم ئەو شتێک کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرێت پێویست ناکە بە سەختگیری و بە دەمارگیری بە ڕایەکی و بنووسی بڵێ بەرامبەرەکەی هەڵەیە. بەڵکو ئێمە بە بچینی ئیمام شافعی ڕەفتار بکەین کە دەفەرمێ ڕەئی صەواب يحتمل الخطأ ورأي غير خطأ يحتمل الصواب. بۆچوونی خۆم پێ ڕاستە دەگونجێ هەڵە بێ، بۆچوونی بەرامبەرەکەم پێ هەڵە دەگونجێ ڕاست بێ. ڕاستە مامۆستاجان، بەڵام ئێستا لەسەر پرسی دیموکراسی ئێوە حیزبێکی سیاسین، حیزبێکی ئیسلامی سیاسین یا سیاسەتی ئیسلامی پەیڕەوەکەن، مامەڵەکردنە لەگەڵ دیموکراسی بیرۆڕای جیاواز هەیە لە ناو خودی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە. ئایا ئەمە چۆن یەکلایی نەکراوەتەوە؟ کەسایەتیشی سیاسی یەکلایی کراوەتەوە. من لە کتێبەکانی خۆماندا باسمان کردم، کتێبێکم چەند مەسەلەیەکی باوی سەردەم باس. تۆ خۆت بڕات بە دیموکراسی هەیە؟ ئێستا عەرز دەکەم بڕوان بەکوێ هەیە، بڕوان بەکوێنە، بەڵام بە کورتی. من چەند کتێبم لە تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانی باسم کرد. کاکە فەیسەڵ قەزیەی دیموکراسی لە ڕاستیدا ئێمە وای تەماشا دەکەین وەکو میکانیزمی حکومڕانی خاڵی هاوبەشی یەکجار زۆر لەگەڵ سیستەمی حکومڕانی ئیسلامیدا، وەکو لە کتێبی ئیسلام و دەوڵەتداری حکومڕانی کە لە ژێر چاپە بە تەفسیل باسم کردو. بەڵام وەکو ئەوە کە حەقی حەڵاڵ و حەرام بدرێتە دەست خەڵک، ئەوە پێچەوانی شەریعەتە، چونکە خوا حەڵاڵ و حەرام بۆ خەڵک دیاری دەکات. واتە من دەڵێم لە کۆمەلگایەکی مسڵماندا پەرلەمانەکەی ئەنجومەن نوێنەرەکانی ڕێگەی نییە کە بڵێ شەراب حەڵاڵە، چونکە خوا قەدەغەی کردووە، بڵێ
نوێژ نابێ بکرێت کە خوانوێژی واجب کردووە ئەو حلال و محمد حلال إلى يوم القيامة وحرام محمد حرام إلى يوم القيامة حلال و حرامەکان نابێت دەستکاری بکرێن پەرلەمان و ڕاوێژکردن لەکوێدا دەوردەبین لەو شوێنانەی کە منطقەی فەراغە کە دەقێکی شریعەتی لەسەر نییە دیموکراسی وەکو دەساودەستی دەسەڵات وەکو حکمی زۆرینە کەمینەش ڕێزی لێبگیرێ وەکو هەڵبژاردن وەکو سەروەری یاسا ئەوەی کە دەکرێتە دەستور و ئەوە هەمووی چەند پرانسیپێکن کە لە شریعەتی ئیسلامی خۆمان دەهات. مامۆستا من کاتم زۆر کەماوە ئەمەوێ پرسیارکەم ئێوە لە سەردەمی بزنەوەی ئیسلامی و لە هەشتاکانەوە قسە لەسەر دروستکردنی قوارەیەکی ئیسلامیەکەن بەرەیەکی یەکگرتووی ئیسلامی ئەم بەرەیە تا ئێستا بۆچی دروست نەبووە نەک دروست نەبووە بەڵکو دەیان ڕەوتی جیاواز و باڵی جیاواز لە نێوان بەڵێ هەبوونی ڕەوتی جیاواز و ئاساییە بەڵام بۆ بەرەکە دروست نەبوو بەرەکە دیارە پێویستی بە ئیرادەی هاوبەشی هەمولایەکەیە ئێمە بەڕاستی وەک خۆمانەکو کۆمەڵی ئیسلامی زۆر دەست پێش خەریمان کردووە هەوڵمانداوە بەڵام دیارە پێویستی بە هەلومەرجی ذاتی هەیە و بابەتیش هەیە تا ئێستا بۆمان نەکراوە بەڵام کە نەکراوە مانای وانەیە کە ئێمە لێک جاین یاخود دژیەکی ناپێکەوە ناکۆچین لەخوا بەزیاد بێت تەبایی و هاوکاری و برایەتیکی باشێ بەتابەت لە نێو کۆمەڵی ئیسلامی و گروپی ئیسلامی کە زۆربەی ئیسلامیەکانی کوردستان و تۆژمی ئیسلامی کوردستان مامۆستا من کاتم تەواو بوو دوا پرسیارەکەم ئەگەر زۆر بەخێرایی وەڵام بیتەوە دکتۆر عەلی شریعەتی قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر ویستت حەقیقەتێک بەدناو و ناشرین بکەی هێرشی مەکە سەر بەڵکو بەرگریەکی خراپ و شۆرانەی لێ بکە پێ وانە بەشێک لە ئیسلامیەکان بەرگریەکی خراپیان لە ئاین کردو و ئەمەش هۆکار بە بۆ دوورکردنەوەی خەڵک لە دین با پێم وایە زۆر جار ئیسلام قەزیەکی حەق بووە بەڵام حامیکی فاشیلی هەبووە زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەمان دوومان کردی خۆشحاڵ بووین و ئامادە بوونیت بەڕێزان دوادیداری گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر کۆتایی هات تا میوانێکی تر و تەورێکی تر بەخواتان سپێنی خواتان لەگەڵ مامۆستا گیان زۆر سپاس بۆ تۆش سپاس مامۆستا گیان دەستی خۆش بێت